کەڵەشینکۆفێکی کۆنی ڕووسی لەگەڵ دوو چاوی شین کە بەردەوام چاوەدێری ئاڵاڕەشەکەی داعش دەکات. ئێرە پاریز نییە، سەنگەرەکانی بەرگریە لە سنووری داقوق. ئەم پێشمەرگانە کە بە ڕەچەڵک فەڕەنسین هاوشێوەی پێشمەرگە ئاڵای کوردستانیان لەسەر قۆڵیان داوە. من تەمەن 52 ساڵ و لە شاری پاریس و هاتووم لێرە لە ناو خاکی کوردستان دەمەوێت شەڕی داعش بکەم. من ماوەی 4 مانگە لەگەڵ برا پێشمەرگەکانم زۆر ئاسوودەم کە دەتوانم بە شەڕی داعش بەشدار بم. من پێشتر لە سوپای وڵاتەکەی خۆم بووم و ئێساش بارکی خۆم دەزانم کە لێرە شەڕی داعش بکەم. ژمارەی ئەم کەسانە بەردەوام ئاڵوگۆڕی بەسەر دێت. ئەم فەرماندەیە ئامادە نییە ژمارەیان ئاشکرا بکات لەبەرەوەی مەترسی لەسەر وڵاتەکان دروست نەبێت. بەڵام وەک خۆبەخشەکان بۆ NRT ئاشکرایان کرد ئەوان هاوسۆزن لەگەڵ پێشمەرگە و دەیانەوێت لە ناو خاکی کوردستان بەرپەرچی پەلامارەکانی داعش بدەنەوە. بەنسبەت خۆبەخشەکان و ژمارەکان لە کاتێک بۆ کاتی شتە گۆڕێ بڵێ ئەمە ژمانێکی تەجنید کراو نین بڵێ بەبەردەوام ئەوەندەش ڕێژەیەک دێن ئەکەوێتە سەر ئەوانەی کە خۆیان ئەبەخشن بێن لەگەڵ ئێمە بە خۆبەخشی کار بکەن بە بەردەوامی ڕێژەیەکی باشیان لێرێ بە تایبەتی خەڵکی لە بواری تەندروستی و دکتۆر و ئەوانەی کە شارەزایی بواری پزیشکی ئەسکەریان هەیە ئێستا ئەوانە زۆر زیاتر دێن هەوڵەدەن کە هاوکاری پێشمەرگە بن لە ڕووی تەندروستیەوە. ئەم خۆبەخشانە هەرچەند دڵنیانین لە داهاتووی خۆیان بەڵام وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن دەیانەوێت لە شکستدانی داعشدا بەشدار بن و لەگەڵ سەروەریەکانی پێشمەرگە بەرامبەر بە داعش ناوی ئەوانیش بچێتە ڕەوڕەوەی مێژووەوە. ئاڵاوشێر NRT شارۆچکەی داقوق.